ئۆتۆمبێلی $10,000 و مۆبایلی گرانبەها دەبەخشێتەوە. ئۆتۆمبێلەکانی ڕیز کردووە و ڕێکلامیان بۆ دەکات. 250 آيفون و10 تاهوات بالعطرق لكم ابو جنه بالفوريو. لە ماسی فرۆشتنەوە دەستی پێکردو بووە ملیۆنەر. 1 2 3 4 5 6 7 ما يجي ولا راح يجي ولا جاء. تاريخ العراق والوطن العربي يقصد السماشه. ئەبوو جەنە کێ و چۆن سامانە زۆرەکەی بوو بە بەڵا بووی؟ گەنجێکی عێراقی کە لە بیستەکانی تەمەنیدایە وەک خۆی دەیوت چەند ساڵێک دەمەوە دوای چەندین دەردیسەری توانیوێتی بڕەپارێکی کەم کۆ بکاتەوە و دوکانێکی بچووکی فرۆشتن و برژاندنی ماسی دابنێت. بەهۆیەوەی ماسیقی تایبەت بوو خەڵکی بەدڵیان بووە. ڕۆژ بە ڕۆژ کڕیاری لە زیادبووندا بووە تا گەیشتە ئەوەی چەندین ڕێستۆرانتی گەورەی دیکەی تایبەت بە برژاندنی ماسی و تەنانەت هۆتێلێک و دووکارگەی دروستکردنی چەپس و خواردنەوەی وزە بەخششدا بمەزرێنێت و لەگەڵیشیدا ڕۆژانە ملیۆنان دینار بە خەڵکی ببەخشێت. باستراليا أنا حاضر ومتكفل بكل شيء. هذا المرض راجعته دكتور قبل عليه؟ راجعنا بس على قد الحال يعني. راجعته على قد الحال. سفر خارج الدول خارج الدول. تبشر فلوسي الله يخليك. هاي 500 وهاي 500 مليون، مليون ونص، مليونين، مليونين ونص، ثلاثة ونص. ئەو گەنجە مۆسڵاویە کە ناوی عەبدوڵڕەحمان محەممەدە و بە ئەبوو جەنە ناسراوە لە ماوەیەکی کەمدا و بەهۆی کارە خێرخوازیەکانیەوە ناوبانگێکی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا پەیدا کرد و ملیۆنان فۆڵۆوەرسی کۆ کردەوە. دەچوو هەرچێگەیەک پارە و مۆبایلی بە خەڵکی دەبەخشی. کەسێک زیان بەر ئۆتۆمبیلەکەی بکەوتایە دانێشی نوێی بۆ دەکڕی بەلوانکەی زیاری دەبەخشیەوە. قوربانی بۆ کەسانە دەکرد کە توانایان نەبوو. کۆتا هەڵمەتیشی بەخشینەوەی دە ئۆتۆمبیلی جۆری شێڤی تاهۆ و 250 مۆبایلی نوێ و چەندین خەڵاتی دیکە بوو بۆ ئەو کەسانی کە خواردنەوە وزە بەخشەکەی دەکردن و خەڵاتەکەیان بۆ دەردەچێت. بەهای خەڵاتەکانیشی زیاترە لە $1.5 مليون. جاءت العيد وكل عام وانتم بخير. مثل ما قلت لكم انتظروا العيد 10 تاهوات بالفوريو و250 موبايل ايفون. هەموو ئەمانە بەلای خەڵکیەوە ئاسایی بوون. ئەبوو جەنەیان وەک کەسێکی دەسوو دڵفراوان دەبینی. بەڵام ئەمە لای دادگا ئاسایی نەبوو چونکە ئەو پرسیارەی وروژاند چۆن گەنجێکی تەمەن 28 ساڵ دەتوانێت ڕۆژانە ملیۆنان دینار بە هاوڵاتیان ببەخشێت. هەر بۆیە دەستیان کرد بە لێکۆڵینەوە لە سەرچاوی داهاتی ئەبوو جەنە و دەستگیریان کردو. دەڵێن ئەم هەموو پارێت لەکوێ هێناوە. هاوکات وەزارەتی تەندروستی عێراقیش بڕیاری قەدەغەکردنی کڕین و فرۆشتنی ئەو خواردنەوە وزە بەخشەشیدا کە کارگەکەی ئەبوو جەنە دروستی دەکرد. لە ئێستاشدا لێکۆڵینەوەکان لەسەر سەرچاوی داهاتی ئەبوو جەنە بەردەوامە. ناشزاندرێت ئاخۆ ئەبوو جەنە هەر بەڕاست بەهۆی لێزانینی خۆی و شارەزایەتی لە بازرگانیکردندا ئەم سەروەتە زەبەلەحەی کۆ کردوتەوە یاخود چەند لایەن و کەسێک لە پشتیەوەن و ئەبوو جەنەیان بۆ سپیکردنەوەی پارەکانیان بەکارهێناوە. هەر چۆنێک بێت ئەو قسانە تەنها گومان و هێشتا هیچ لەسەر ئەبوو جەنە ساغ نەبووتەوە و چاوەڕوانیش دەکرێت. لە ئایندەیەکی نزیکدا دادگا وەڵامی ئەو پرسیار و گومانانە بداتەوە.